خی بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەی فیلمی پەیامی ڕۆژ هاتینەوە خزمەتتان لەگەڵ هاوکارم شوان دەخوازین کە بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوەی عزیز بێت. زۆر سپاس زانیار بە ناوی خوای گەورە و میهرەبان هەر پێگەن بینەرانی عزیز سڵاوتان لێبێ ئاسوودە و کامەران بەختەوەر بن. باوکاری هاوکارانمان ئەمڕۆژ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ کۆمەڵێک بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون. بابەتێک کە زۆر گرینگە ئێمە بتوانین زانیاری لێ وەربگرین و قسە و باسی لەسەر بکەینەوەیە ڕێژەیەکی زۆر گەنجان لە هەرێمی کوردستان بەوانەی کەوا دەرچووی زانکۆ پەیمانگاکان هەندێک لەوانەشکەوە دەرفەتی خوێندنیان بۆ نەبوو چۆن ئەمانە بتوانن ببنە خاوەنی ئابووری داهات یاخود بزنس کار پیشەیەکی سەربەخۆی خۆیان لە ڕێگەی ئەو کارەوە بتوانن داهاتی ژیانی ڕۆژانی خۆیان دەستەبەر بکەن و هەروەها بتوان ببنە خاوەنی کار لە ژیانی تایبەتی خۆیانە بۆی ناچار نەبن بۆ بەدەستێنانی شێک وڵات بەجێ بێڵن یاخۆت لەسەر شەقامەکان بۆ داواکردن و داخوازیەکانیان گەرچی ئەمەش هەردیسان و ئێمە پشتگیری دەکەین بەڵام بووی لە بارەدۆخێکی تەئەمینی حیاتی خۆیان بن بزانین گەنج ئایا ئەتوانێت لە هێرێمی کوردستان خۆی بتوانێت ببێتە ئابووریەکی سەربەخۆی خۆی لەگەڵ ئابرووی ناسێک شرۆڤەی ئەم بابەتە دەکەین. وڵازان لە تەوری دومی بەرنامەکەشماندا باز لە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی کوردی لە کەرکووک دەکەین زانین لەم ساڵدا کێشەگرفتەکان چین و دەستپێکردنەوەی خوێندنی کوردی لە کەرکووک چۆن دەبێت و هەروەها باز لەوەش دەکەین کە ئایا جیاوازی لە نێوان موچە و یاخود کێشەکانی میلاک و موچە لەوێدا چین و ئایا لەوێ تا چەند کێشەی بینا و کۆمەڵی کێش و گرفتیان هەبێت بزانین چیەوە گفتوگوی لە میوانەکەماندا دەکەین کە لە کەرکووکەوە میوانێکمان لەو بارەوە دەبێت و گفتوگوی لەگەڵدا دەکەین دەستپێک دەچینە لای کەش و هەوا بزانین گۆڕانکاریە کەش و هەوایەکان چین پێکەوە بینەری دەبین. وڵایزان دووبارە سڵاوتان لێبێت وەک ئاماژەمان پێکرد دەمانەوێت لەم تەوەریە قسە و باس لەسەرەوە بکەین گەنجان یاخود هاوڵاتیەک هاونیشتیمانیەک چۆن بتوانێت ببێتە خاوەنی داهاتێکی سەربەخۆی خۆی بزانین ئەمانە و ڕێکارە ئابوووریانە ئیداریانە چین یاخود چۆن ئەو فکرانە و بیرۆکانەمان بۆ بێت لە کۆتاییا دەبێت چی فراهەم کرابێت بۆی گەنجێک بتوانێت خاوەنی داهاتێکی سەربەخۆی خۆ بێت خاوەنی ئابوووریەکی سەربەخۆی خۆی بێت ئایا توانای خۆی دێهاتووی خۆی فکرەکانی خۆی دەور دەبینن یاخود ئەو بارەدۆخەشی کەتی کەوتووە ڕاستەخۆ کاریگەری دەبێت. شرۆڤەیەم بابەتە لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز کاک بیلال سعید لە هەولێرەوە ئابووری ناس و پسپۆڕی واری ئابووریمان کردووە. کاک بیلال سڵاوت لێبێ و سپاس بۆم دەرفەتە ئەگەر لەوەوە دەست پێ بکەین ڕەنگە تۆزێک فراوان بێ پرسیارەکە چۆن بتوانین گەنجان یاخود هاونیشتمانیەک ببێتە خاوەنی داهاتی سەربەخۆی خۆی. دەستخۆش سپاس بۆ پێیان سپاس بۆیەوە باسخواسێکی گرنگە و لە کاتێکی گرنگایە کە ڕۆژ بە ڕۆژ ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستانەوە بە تایبەتی لە نێو گەنجانە زیادەکا و ڕووی لە هەڵکشانە
واقعێکی تاڵ دروست بووە کە کاتێک فراغێک دروستە بێ و گاپێک دروستە بێ لە ناو کۆمەلگاوە بە تایبەتی گەنجەکەوێتە بەردەم دوڕویانێکی نەبوونی کار و دەرفەتی کارابینین هەڵکشانی بێکاری چەندە مەترسیە بە هەمان شێوە کاریگەری و دەرهاوشتەکانی لەسەر زیادبوونی تون و تیژی زیادبوونی خۆکوشتن ڕووداوە کۆمەڵایەتەکانی دیکە تەنانەت ئەو پێکاتە خێزانێکی هەیە ڕوبەڕووی جیابوونەوە و گرفتی دیکە بێتەوە ڕوبەڕووی ڕۆشنە دەرەوە و جێهێشتنی وڵاتە بینەوە هەموو ئەمە لەوە سەرچاوەگرێکە بێکاری هەیە لە کۆمەڵگا بۆیە ناونیشانی ئەوەی کە ئێمە چۆن گەنجێک بکەینە خاوەن داهاتێکی سەر بەخۆی خۆی پرسێکی گرنگە لە ڕاستیە ئێمە کاتێک گەنجێکە کاتە مەرحەلەیە قۆناغێک بۆی بڕاتە ناو بازاڕی کارە بێ بزانین ڕوبەڕووی دوو پرسیارە بێتەوە پرسیارێکی ئەوەیە کە ئایا ئەم گەنجە بڕوات لە شوێنێکا و لە جێگایەکە کار بکات کە ئێمە دوو ستێپ ینی دوو قۆناغمان لە پێشە یانەوەتانە بڕات لە کەرتی گشتیا دوای بە تایبەتی دەرچوویکی زانکۆ لە کەرتی گشتیادا بمەزرێت کە لە ئێستا حکوومەت بە ئاشکراڵێ من دامەزراندنم نەماوە و خاڵی دووەمی ئەوەتانێک کە ئەم گەنجە بڕوا لە کەرتی تایبەتە کار بکە کە لە ڕاستیە ئەوەندە پاڵپشتی ئەوەندە هاوکاری و یارمەتیدانی کەرتی تایبەتیش لەلایەن حکوومەتەوە نەبووە بۆی بتوانرێت جێ ئەم هەموو گەنجە بکرێتەوە چونکە بە پێی داتاکان بە پێی ژمارەکان لە هەرێمی کوردستانە ساڵانە نزیک بە 30,000 دەرچووی زانکۆمان هەیە لە هەرێمی کوردستانە زانکۆ پەیمانگا پێکەوە واتە ئێمە گەر لە ساڵی 2014 تاوەکو ئێستا حسێب بکەین کە ئەکرێ بڵێن 2014 و 15 16 17 18 19 20 و بە 21یشەوە کە هێشتا دەرچووی نییە بەڵام بەلایانی کەمی 7 ساڵ دەرچووی زانکۆمان هەیە تا ئێستا ئەمانە دانەمەزراون و ئەمانە هاتوونەتە بازاڕی کار وە بێکارن کە گەر لە ڕووی ژمارەی وەسەیریکەی زیاتر لە 200,000 گەنجی دەرچووی زانکۆی 7 ساڵی ڕابردوومان هەیە و لە ئێستادا بێکارن بۆیە لە نێو ئەم دوو دەرگایە کە گرفتەوە ناتوان ڕێجیان بکرێتەوە بابەتێکی دردێتە پێشەوە کە لەسەر ئاستی گیانە زۆر کاری لەسەرەکرێ ئەویشەوەتانێک کە گەنجێک خۆی بتوانێت پرۆژەیەکی بچووکی سەرەتایی دەست پێ بکە و بزنسێکی خۆی دەست پێ بکە و بتوانێت لە ڕێگەیەم بزنسەوە داهاتێ بۆ خۆی کۆ بکاتەوە و تەنان لە زۆرێک لە وڵاتان لە تەنیشتی قەبارە گەورە سەرمایەکانی جیهانە باز لە ئەو تواناکەن کە گەنجێک بەگەڕێخات و داهاتەکەی لە ڕێگەی پرۆژەیەکی بچووکەوە کە خۆی دروستی کردووە چی لە ڕێگەی پرۆژەیەکی بچووکی شخصی بێ یان پرۆژەیەکی بچووکی فامیلی بێ یان پرۆژەیەکی بچووکی چەند کەسی بێ بە هاوبەشیان لە ڕێگەی چەند کارمەندێک و چەند کەسێکەوە بتوانێت بێتە خاوەن کاری خۆی ئەوەی کە ئێمە چۆن بتوانین لەسەرم ناونیشانە قسە بکەین و لەسەرم بابەتە قسە بکەین ئێمە بێ بزانین گەنج بۆ خۆی یەکلای بکاتەوە لە نێوان ئەم هەموو فەزایی کە پێوترێ بازاڕی کار بازاری کار ڕۆژانە لە بەردەم گۆڕانکاریایەوە بە بەردەوامی لە بەردەمەوەیە کە کۆمەڵێک دەرگای لێداخرێ بەڵام کۆمەڵێک دەرگای لێکرێتەوە چونکە تەکنۆلۆژیا لەگەڵ بەرەو پێشچوونەکانی لە ڕاستیە کۆمەڵێک هەنگاو کۆمەڵێک دەرەچە و کۆمەڵێک دەرگای جەستەیی لە ڕووی جەستەییەوە بۆ هێزی کار لە ناوە بەڵام کۆمەڵێک دەرگا و دەرەچەی دیکە کاتەوە کەتەوە بە هەمان شێوەتوانی بەم تەکنۆلۆژیای خۆت بێتە نوێ بازاڕی کار بۆ نمونە کاتێک فەیسبوک دێت ناوی خۆیە گۆڕێ ناونیشانی خۆیە گۆڕێ ڕاستەوە خۆ لەگەڵم خزمەت گوزاریە کە دێنێتە بازاڕی کار بە ئاشکرا ڕایەگەیەنێ زیاتر لە 10,000 دەرفەتی کار بەڵام لە چوارچێوەیەکی ترا کە پێوتە میتاڤەرس دێتەوە نێو بازاڕی کار و لێرا جارێکی دیکە دەرفەتی کار ئەڕەسێنێ بۆیە بینین کۆمەڵێک گەنجی دیکە لە بواری ئایتیا لەسەر ئاستی جیهان حاجە دروستە بێ توانات دروستە بێ هەنگاو دروستە بێ هەوڵی تازە دروستە بێ کە بێت گەنج خۆی حازرکە و بە تایبەتی ئەوانەی کە لە مەجالی ئایتیایی شەکەن بۆ ئێمە بێسە لێرە گەنجێکی هەرێمی کوردستان بیر لە خۆی بکاتەوە یەکەمین شت ئەو لەوێت لە نێوەم بابەتە لە پێناسە بچووک و سادە و ئاسان و ساکارەکەی بۆ بزنسەوەیە ئێمە بێ بزانین ئایا چی کێشەیەکەیە لە کۆمەڵگەی کوردیە کە ئێمە ئەتوانین لە ڕێگەی بزنسێکەوە چارەسەری بکەین لەوانەیە بڵێن چۆن بۆ نمونە ئێمە کاتێک پێشووتر ئەگەر ئاوێک بە نمونە وەربگرین ئەگەر ئاوێکی دبە لە بازاڕە بۆ نمونە پێشووتر ئێمە ڕۆشتوین ئەم ئاوەمان بە پەرداخێکێنراوە داومانە بە میوانێکمان بە دۆستێکمان بە هاوڕێیەکمان بە کەسێک کە میوانداریمان کردووە بەڵام کەسێک هاتووە گەنجێک هاتووە بۆ نمونە بیری لەوە کردوێتەوە کە ئەکرێم ئاوە بکرێتە نێو دبەیەک و ئاسانتر لە بەردەمیادا بڕێ و پێشکەشی بکرێ یەکێکی دیکە هاتووە ستایلی ئاوەکەی گۆڕیوە واتە لە ئەسڵا کێشەیەکە بووە کە لە گواستنەوەی ئەم ئاوە بۆ ئەم کەسە بەڵام کەسێک هاتووە ئاوەکەی لە دبە کردووە ئێستا گۆڕانکاری لە دبەکە ئەکرێ خزمەتگوزاری بۆ دبەکە زیادەکرێ سایزی جیاوازی لێ دروستەکرێ ئاوەکە جاری وای لەوانەیە لە هەندێک وڵاتە ئاوی غازی دروست بووە ئاوی دیکە هەیە لە تەنیشتیا بۆیە ئەبێ لێرە گەنج کە دانیشە بیرەکاتەوە یەکەمین خاڵ ئەبێ لەوە دەست پێ بکە بیرکاتەوە لە دەوروبەری خۆیەوە دەست پێ بکە لە نێو خێزانەکەی خۆی خانەوادەکەی خۆی
کۆمەڵێک کێشەی بچووک بچووکەیە حاجەمان هەیە پێویستیمان پێێتی بۆ نمونە لە کاتێککە ئێمە ژمارەی فەرمانبەر لە هەرێمی کوردستانە زۆر بووە و خانمێکی زۆر لە نێو کەرتی گشتیا کارەکە حەزی لە سەرروپێیە بۆ نمونە 3 خانم 4 خانم کە ئەمان دەوامێکی گشتیان نییە لە کەرتی گشتیایش ناکەن یا دەوامێکی ماڵیان نیە هاتوون پێکەوە گروپێکیان دروست کردووە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک یان لە نێو گەڕەکەکەی خۆیانە لە نێو هاوڵاتیانی دراوسێ و نزیکی خۆیانە ئەم هەواڵە بڵاوەکەنەوە کە ئەوان نەتوانن سەرروپەیەک پاک بکەن ئەمە بۆ خۆی لێرەوە دەرەچەوە دەرگایەک دەست پێەکە پرۆژەیەکی بچووک دەست پێەکەوە بزنسێکی بچووک دەست پێەکە کە 3 خاتونی ئافرەتی گەنج دەتوانن ببنە خاون سەرچاوێکی داهات زۆر باشە هەر لە نێوەم گەڕەکە جاری وە هەیە قوتابخانە ناتوانێت ڕۆڵی خۆی ببینێ بۆ نمونە 3 گەنج 4 گەنجکۆ بێتەوە دەرچوویەکی زانکۆن بۆ نمونە لە زمانێکی دیاریکراوە لە پسپۆڕێکی دیاریکراوە دێن پێکەواڵێن ئێمە ئەتوانین 5 مناڵ 10 مناڵ 15 مناڵ لەم گەڕەکە وەربگرین و ڕاهێنانی تەوعیە و ڕاهێنانی باشترکردن و چاکترکردنیان لە زمانەکە لە دەرسەکان لەوانەکەیان و زۆر باشە مامۆستا بیلال لە ئێستادا زۆرێک لە گەنجان ینی وا بیر دەکەنەوە کە دوایەوەی کە دەرچووی زانکۆبوون دەیانێت تەنها لە ڕێگەی ئەو بڕوانامەی کە بەدەستی هێناوە کارێک بۆ خۆی بدۆزێتەوە بۆ نمونە دەتوانێت لەگەڵیشیدا بیرۆکەی دیکەی بۆ بێدا خۆی فێری پیشەیەک مهنەیە بکات بۆ نمونە من گەنجی وا دەناسم کە دەرچووی بیرکاریە بەڵام لەگەڵی داهاتوو خۆی فێری گرافیک دیزاین و مۆنتێر و مۆنتاژ و بابەتانە کردوون موچەیەکی نزیکەی 1500 دلاری هەیە کە ئەمە موچەیەکی زۆر باشە دەزانێت کە لە ڕێگەی ئەو بڕوانامەیە ناتوانێت پیشەیە بۆ خۆی بدۆزێتەوە هاتووە بیرۆکەی یا خوشتێکی دیکە فێر بووە کە دەتوانێت سەرماوە داهاتێک بۆ خۆی پەیدا بکات تا چەند گرنگە گەنجان تەنها بیلەوە نەکەن لە ڕێگەی بڕوانامەکەیەوە کارێکی دەستکە دەتوانێت بیرۆکەی دیکە یاخود شتی دیکە بێتە جێبەجێ هەڵبەتە لە زۆر لە وڵاتاندا بە پێی بڕوانامەکە کاریان دەستەکە بەڵام لە ئێستادا لە وڵاتی ئێمەدا دەبێت بیل لە کاری دیکە و پیشەی دیکە بکرێتەوە پرسیارێکی جوانە لە ڕاستیە چوە گەنجی کورد گیرۆدەی ئەم چوارخاڵەیە یەکێک لەوانە بڕوانامەیە لە ڕاستیە لەسەر ئاستی جیهان بڕوانامە ڕاستە گرنگی خۆی هەیە مەهامی خۆی هەیە زۆر گرنگە من نازانم ئێستا لە ڕاستیە لەم دەقا پرسیارەکە لەوانەیە جوان نەبێ بەڵام ئایا چەند لە کارمەندانی کەناڵی پەیام بۆ نمونە دەرچووی بەشی میدیان لە کولیە لە پەیمانگا دڵنیان بە پێ ئەزمونم لەگەڵ میدیاکانی دیکە زۆرینەی دەرچووی بەشی میدیا نییە بەڵام هەمووتان بە حەز و ویست و توانای خۆتان هاتوون لە میدیای شەکەنە بیتە پێشکەشکارە بیتە بێژەرێکە بیتە مۆنتێرێکە بیتە بەگرافیکێکە بیتە پرۆدیسەرێک هەواڵسازێک گۆشتی دیکەت لێ دروستە بێ و ئەبیتە دەرەچە و دەرگایەکە دۆزیتەوە بۆی سەرچاوێکی داهاتی خۆ دروستکەی کەوایە بڕوانامە بوونی گرنگەوە مەهامێکەوە بەشێکە لە پرۆسەی فێربوون و توانا و باشترکردن بەڵام ئەمە ئەو دەرەچە نییە هەموو جارێت تۆ بگەێنێتە نێو بازاڕی کار لەسەر ئاستی گیانم بابەتە جەدەلێکی زۆری لەسەر من نامەوێت بڕۆمە ناو قوڵایی ئەم بابەتەکە بڕوانامە لە کوێ گرنگە چۆن گرنگە چی گرنگە ئەگەر بتانی لەگەڵ تواناکەی خۆتا یەکانگیری بکەیت بۆ باشتر و چاکتر بەڵام هەمیشە بڕوانامە نادگەێنێ بە خاڵی ئەوەی کە بە پێوترێ بازاڕی کار بۆیە هەمیشە با خۆمان فێڵ لە خۆمان نەکەین جبا چاڕوانیەوە نەبین بڵێن وڵا ئەگەر بڕوانامەیەکم هەیە بۆ نمونە من دەرچوو بەشی یاسام بەڵام وەکو پارێزەرێک ناتوانم ڕۆڵ ببینم مادام وایە با من دانشمە تاوەکو کەی بزانم کۆمپانیایەک وەکو پارێزەرێک من وەرەگرێ خاڵی یەکەم خاڵی دووەم عیبێ لە نێو کۆمەڵگەی ئێمە بۆ هەموو شتێک کە ناتوانین بیکەین یان نامانەوە بیکەین عیبە ئەوە ئەمە ویشە ناتوانم بکەم ئەو ویشە ناتوانم بکەم من یەکێک لە پرۆفیسۆرەکانی زمانی ئینگلیزی لەم کوردستانی خۆمان کە زۆر هاوڕێ و دۆست و خۆشەویستمە باسی ئەوەی بۆ مەکرێوی لە بریتانیا یەکێک بووم لەوانەی کە پرۆفیسۆر بووم لە زمانی ئینگلیزی و هاوڕێ بریتانیەکانیشم بە هەمان شێوە کۆمەڵێک گەنجم لەگەڵا بووە کە هەمان مستەوامان هەبووە وتی لە دوای کە خوێندنم تەواو کرد بە دوایەوە گەڕام لە زانکۆیەکە ئیشم دەستکەوە بتوانم وەکو پرۆفیسۆرێک زمانی ئینگلیزی بڵێمەوە وتی هاوڕێیەکم هەبوو ئەیزانی لەبەرەوە ماڵی من لەکوێ وتی بەیانەیەکیان چی سەیرەکەم لەو کوونە بچووکەی کە لەبەر دەرگاکەوە سەیری ئەدا لە دەرگاکەم وتی من سێرم کرد سێکەم هاوڕێکی خۆمە بەڵام جلێکی پرتەقاڵی لەبەرایە کە ئەم جلە زیاتر بۆ ئەو خۆشەویستانە بەکارهێنێریەکە خزمەتگوزاری پاکەرەوە پێشکەشەکەن لە گەڕەک و شوێنەکانە کامێکێکە لە پیشەکان وتی کە کردمەوە دەرگا پێم سیر بوو پرۆفیسۆرێکی زانکۆ ئێستا هاتووە لەگەڵ شارەوانی ڕێکەوتووە لەگەڵ کۆمپانیاکە ڕێکەوتووە جادە و شەقامەکە وتی وەڵا حەزم کردەوە مەرحەبای کرد کە بچکەم گەڕەکەیەوەم پاکە کردەوە وتی من ژوتومە بەجددیتە وتی و بڵێ بۆ چ عیبێکی تایە من هەتا و کاتەی ئیشی خۆمە دۆزمەوە ئەم ئیشەکەم
ئایا گەنجی ئێمەم توانایی هەیە ئەم حەزەی هەیە بۆ نمونە من دەرچوویەکی زانکۆم بچم لە گومرک و لە ئالووە ئیش بکەم من گەنجێکم ئەتوانم بچم لە شوێنێکە وەکو خزمەتکارێک ئیش بکەم خزمەت گوزارێک ئیش بکەم ئەمە دوایین دەرەچە و تونێلی ئیشکردنی من نییە ئەمە سەرەتایەکە بۆی کە من بگەمە ئیش خاڵی بڵێ خۆی سرنجەکەی بەڕێزە تاوە بەس من پێم خۆشە ڕای بەڕێزیش دووە بگرم لە سەرم بابەتە من دەیان گەنج و هەزاران گەنجە ناسم کەوا دەرچووی زانکۆن لە کۆمەڵێک ئیشا و لە کۆمەڵێک پیشەیە کار دەکەن ڕەنگە ئەگەر بەراوردی بکەی مامۆستاهێنێک دەرچوویەکی زانکۆ ڕەنگەوە شیاو نەبێ بۆ بەڵام ئیش دەکەن گرفتەکە لێرەدایە لەو نەعەداڵەتیە وەکو چانسێکە تۆ لە کەرتی گشتی ئیشت کردووی دی موچەت هەیە پشوت هەیە ئۆڤەرت هەیە کافەت هەیە خزمەتت بۆ دەنووسرێ هەمان هاوڕێکەشت لەبەرەوەی لە وێزگەیەکی سوتەمەنی لە مارکێتێک ئیش دەکات نە خزمەتی بۆ دەنووسرێ نە کافەی هەیە نە پشووی هەیە نە پشۆ ڕسمیەکان دەیگرێتەوە یعنی کێشەکە لێرەدایە ئەو ترسەی کەوا وای کردووە گەنج نەتوانێ بیر لەوە بکاتەوە ئابوووریەکی سەر بە خۆی هەبێت ئەو تەمین حیاتەیە ئەو بیرکردنەوەی لە خانشینبوون پێم خۆش وەکو ئابووری ناسێک سەرنجشیش لەلانی چەندێک تەسیل لەسەر بابەتی ئابوووریەکە دەکا گەر بێت و بە پرۆژە یاسایەک هەمان گەنج کە دوانن پێکەوە تەخەڕۆجیان کردەوە یەکێک لە کەرتی گشتی دەوامەکە یەکێکیش لە کەرتی تایبەتە بەڵام کۆمەڵێک یاسا و کۆمەڵێک ڕێنمایی هەبێ بۆی ئەمیش کۆمەڵێک ئەرک و مافی بگرێتەوە لە کۆتایە هەردووکیان ئیش دەکەن و خزمەت بە وڵاتە دەکەن تێبینەکە تەواوە باسی خواسی گرفتەکە نەعەدالەتیەکانی حکوومەت دەسەڵات خراپ مامەڵەکردنی نەڕەخسانی دەرفەتی کار بۆ گەنجان هەموو ئەمانە واقعەکە لە ڕاستیە ئەم دوو هێزەیە نایەنە بەسەر ئەم حکوومەتەوە بەسەر گەنجی ئەم وڵاتەوە هەروەها ڕۆشنی ئەم هەموو گەنجە لە وڵاتە ئەمە نیشاندەرەکانی ئەوانەوە ئەوە نییە بڵێ وڵا گەنجی ئێمە گەنجێکی تەمەڵ بێ من ڕێزمەیە بۆ گەنجی ئێمە حەزی لە ئیشە و زۆر جارێک ئەوەندە سەرانە و ئەوەندە باج و ئەوەندە ڕسومات و ئەوەندە گرفتی بۆ دروستەکەن جاری وا هەیە تونێلەکەی ئێرەی لێداخن بۆیە ئامادەیە بڕات خۆی بدا لە ئیجە و بیدا لە دەواازەکان من باسی ئەوە بابەتێکی دیکەی گەورەیە لە ڕاستیە من نامەوێت بڕۆ منە ئەوردەکاریانەیە ئەوەی کە بۆ من گرنگە ئێستا گەنجێکەیە حەزی لە ئیشە با پێکەوە هەوڵ بدەین پێی بڵێن گرفتە تێڕوانینەکانی ئێمە لە ڕووی زەهنیەوە بۆ بازاڕی کار چییە ئەمانەی بۆ چارەسەر بکەینەوە پێی بڵێن هەوڵێک بدە دەستێک پێ بکە ئەگینا باسیەوە بکەین بڵێن وڵا یاساکانمان پاڵپشتی گەنجێک نییە بۆ ئەوی کە لە بازاڕی کارە ئیش بکە هەمان خزمەت و ساڵانەی بۆ حسێب کردەوە کۆی لە کەرتی گشتی هەیە پەرلەمان ڕۆڵی خۆی نابینێ وەزارەتی کار ڕۆڵی خۆی نابینێ حکوومەت خەون و پلانی گەنجی نییە بۆی کاری بۆ بکە تەنانەت تۆ گەر بتێ بزنسێکی خۆت بزنسێکی بچووکیش بێت تۆماری بکە ئەوەندە باج ڕسوماتی لە بەڕێوەبەرایەتی تۆماری کۆمپانیەکان لێوەرەگیرێمانە گرفتن بەڵام منە بڵێم با دەست پێ بکەین دوو خاڵم باس کرد حەزەکەمە و دوو خاڵەکەی تریشت بۆ تەواوکەم بۆی بتوانم ئەو چوار گرفتەی کە گەنجی ئێمە زۆر جارێ خاتە بەردەمی خۆی کە ئەمە لەمپەرە لە ڕاستیا بۆی نەگاتە بازاری کار خاڵی یەکێکی دیکە ئێمە هەمومان بە منیشەوە لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە حەزم لێیە ڕاستەوخۆ کاچمە بازاری کار پارێکی زۆرم دەستکەوێت کە ئەمە تێڕوانینێکی هەڵەیە و زۆر جارێ ئەم هەموو کتێبانی کە لە بازاڕی خوێنینەوە بەناو گەشە پێدانی مرۆیی بەناوی بزنسەوە بەناوی شتی دیکەوە نووسراوە بە 100 ڕۆژ ببە بە ملیۆنێرەوە کەیتراڵێ بە 3 ڕۆژەوە کەیتراڵێ بە ڕۆژێک و با ئەمانە بخینە لا لە ڕاستیە چونکە ئەگەر ئەو کەسەی کە خەونی ملیۆنێری هەبوو ئەبێت دەست پێ بکە دەرەچەیەکی سەرەتایی دەست پێ بکە ئێمە گەنجێکمان هەیە ئێستا هیچ پارێک نییە لە گیرفانیا هیچ ئیشێک نازانێ یان نازانێت چۆن بگاتە ئەو ئیشەی کە ئێوێ بیرۆکەی هەیە خەونی هەیە پلانی هەیە نازانێت چۆن جێبەجێ بکە ئێمە ئەم شتانی کە باسیەکەین بۆ گەنجێکە پێڵێن بگە بازاڕی کار بۆ ئەوەی بتانی ببیتە خاوەنی ئیشی خۆت چی بخۆت ئیش بکەیت خاوەنی پرۆژەیەکی بچووکی خۆت بێت چی ئیش بۆ خەڵکێکی دیکە بکەیت ئەمە خاڵێکی دیکە پارەیە ئایا هەموو ئەو ئیشانی کە ئێستا لە بازاڕە هەیە مەرجە و پێویستە و حاجەیە بۆی کە پارەتە بێ بەڵێ بەشێکی زۆری پارە ئەو لەوێتەوە توانێت بە پارە ئیشی باش و گەورە و باش بکەیت بەڵام هەموو جارێ پارەیەک دەرەچە و دەرگایەک نییە وەکەوەی کە بەڕێز دەدوتت ئێمە تەنها بە هەبوونی مۆبایلێکی دەستمان و بە حەزێک بۆ نمونە بۆ مۆنتاژ بۆ گرافیک بۆ دیزاین و تەنها بە بوونی ئەنتەرنێتێک لەسەر مۆبایلەکەمان بڕواتە بێ ئەگەر 2 مانگ 3 مانگ خۆمان یەکلایی بکەینەوە ئەبینە کەسێک کە لە مۆنتاژ بزانین کەسێک کە لە گرافیک بزانین کەسێک کە لە دیزاین بزانین کەسێک کە لە کۆنتێنتێک و تێکستێک بنووسین لە کاتێکە ئێمە ڕۆژانە بینین هەموو کۆمپانیەکان بۆ نمونە لەم بەشا بە تەنها باسیەکەم کارمەندیانەوێت لەم چوارچێوە
هەمویان ئەزمیان هەیەوەی کە کارمەندێکی باشیان دەستکەوێت کە گرافیکێکی جوانیان بۆ بکە کە دیزاینێکی باشیان بۆ بکە کە تێکستێکی باشیان بۆ بنووسێ بەڵام ئایا ئێمە لە نێو گەنجانی کووردا ئەوەندە حازرمان هەیە ئەوەندە خەڵکی ئامادەمان هەیە ڕاستە خۆ بچێتەوە شوێنە لەوانەیە گەنجێکە بێ ئێستا بڵێ وەڵام من بەڵێ دیزاینە زانم بەڵێ گرافیکە زانم پێشکەشم کردووە بڕواتە بێ گەنجی خۆشەویست هێشتا ئامادە نیت هێشتا تواناکانە نەگەشتوێتەوە ئاستە کە بە ئاسانی بڕۆیتە بازاڕی کار هەوڵ بدە تواناکانی خۆت پیشان بدە لە فەیسبوک بڵاوی کەرەوە لە ناو دۆست و هاوڕێکان تا باسی بکە بەشداری کۆڕ و کۆبوونەوەکان بکە ئەو چالاکیانەی کە دێتە پێش بڕۆ تەنها بەم دیمەنە بەم مەشەدانە ئەتوانی بگەیتە بازاڕی کار و بە ئاسانی ئیشت دەستکەوێت بەڵام ئێمە دابنیشین لە ماڵەوە هەموو مۆبایلەکانمان تەنها دەستی لەسەردانین و بڕوا نامانگەێنێ بە خاڵێ ئەبێت دانیشین بیرکەینەوە بزانین ئێمە چیمانەوێ و تواناکەمان چییە ئەگەر خۆمان توانای خۆمان ناناسین با پرسیارکەین لە دەوروبەرەکەمان گەنجی زۆرمان هەیە توانای جیاوازی هەیە بۆ عقارات باشە هەیە بۆ بازار باشە هەیە بۆ دوکانداری باشە هەیە توانێت پرۆژەیەکی بچووکی خۆی دەست پێ بکە هەیە توانی لە شوێنێکا و لە جێگایەکە ئیش بکە من ڕێزم هەیە بۆ ئەوانی کاڵێن ئەگەر ئیش بۆ کەسێ بکەی وەکو کۆی لێبوونەوە ئیش بۆ نازانم مەڕۆ لە کەرتی گشتیایش بکە قسە لەسەرەوەیە گەنجی ئێمە دەرگاکانی زۆر سنووردارە کە زۆر سنووردارە باجارێ ئێمە بیگەینینە سەرچاوەیەکی داهات ئایا لە کۆمپانیایەکە دایانین ئایا لە کەرتی گشتیا دایانین ئایا خۆی هەوڵە دێن بێتە خاوەنی پرۆژەی خۆی من پێتەڵێم ئەگەر توانای خۆت بیرۆکەی خۆت ئایدیای خۆت پارەیەکی سنووردارت هەیە ئەتوانی سێرچێک بگەڕێت گەڕانێ بکەیت لە نێو بازاڕی کارەوە ئەتوانی بە بیرۆکەکەت کێشەیەکی بازرگانی چارەسەر بکەیت ئێستا دەست پێ بکە بۆی ببیتە خاوەن بزنسێکی خۆت و خۆت داهاتی سەر بەخۆی خۆت دابین بکەیت بەڵام ئەگەر ئەمە شت نییە ئەمە ناکاتەوەی کە تۆ خۆت نەچی لە شوێنێکی دیکە ئیش بکەیت بەڵام شوێنێکی دیکە کۆمپانیایەکی لە کەرتی تایبەتە پێویستی بە چییە پێویستی بەوەیە کە تۆ زمانێک بزانی بەلایەنی کەمەوە جگە لە زمانی کوردی پێویستی بەوەیە کە تۆ شتە سەرەتایەکانی ئایتی و بە تایبەتی مایکرۆسۆفت بزانی پێویستی بەوەیە کە تۆ چەند ئەزمونێکی پێشووترت هەبوو بێت چوو بیتە چوار شوێن بەکاری خۆبەخشی سەعاتێ دو سەعاتی ئیشت کردبێ بۆ ئەوی باگراوندێکت کۆ کرد بێتەوە چکە کۆمپانیەکان ئێستا ئەڵێن ئێمە دەرفەتی ئەوەمان نییە ئەو هەموو خەرجیاتە بکەین لە کەسێکە ڕاهێنان و تەدریبی پێ بکەین یان بەلایانی کەمی ئەگەر بڵێن بەشێک لە کۆمپانیەکان زوڵمیشان کردبێ لە گەنجان بەوەی کە لە ئێسادا لەبەرەوە بێکاریەکی زۆر هەیە لە نێو کۆمەلگا کاتێک هەلێکی کار بڵاوە کاتەوە داوای کەسێکەکە کە زمانێکە زانێ کەسێکی تر هەیە کە سێ زمانە زانێ و پێشکەشێکە بە دڵنیایەوە ئەو وەرەگرێت چکە ئەو کەسە بۆ ئەو گرنگترە کە سێ زمانە زانێ ئەو کەسە بۆ ئەو گرنگترە کە ئایتیشە زانێ ئەو کەسە بۆ ئەو گرنگترە کە پێشووتر ئەزمونێکی دو ساڵەشی هەبووە بۆیە تۆ ناکرێت لۆمەی خۆت بکەیت لەوەی کە تۆ توانات نییە بەڵام من ئەڵێم هەوڵ بدە زانیاری کۆ بکەرەوە باگراوندێکی باش کۆ بکەرەوە ئەو تێڕوانینە هەڵانەی کە بۆ بازاڕی کار هاتە کە وەکو وتم عیبەیە بڕوانامەکەم ناگونجێ لەگەڵیا پارەکەم نییە وهروەها لەگەڵ ئەوە خەونیەوە تێ ڕاستەوخۆ بگەی بە ملیۆنێک و 2 ملیۆن و 3 ملیۆن ئەوانە لە خیاڵی خۆت کەم کەرەوە بە دڵنیایی و ئەتوانی دەستکەوتە پرۆژەیەکی بچووک گەنجێکی زۆر هەیە ئەڵێ من ئیشم دەستەکەوێت بە 200 دلار 300,000 دینار 250,000 دینار بەڵام ئایا ئەوە لەگەڵ بڕوانامەکەی منە گونجێ نەخێر لەگەڵ بڕوانامەی تۆ ناگونجێ لەگەڵ توانای تۆ ناگونجێ لەگەڵ باگراوندی تۆ ناگونجێ بەڵام دەست پێ بکە بەم 200-250,000 بۆ ئەوی بەلایانی کەمی گەن تۆ ئیشێکت دەستکەوتو ئەتوانی لە تەنیشت ئەم 250,000 ئەزمونێک کۆ بکەیتەوە من ئەڵێم پێ نەعەدالەتی هەیە خراپەڕێوەبردن هەیە مامەڵەیەکی باش نییە یاسا نییە هەموو شتێک نییە بەشێک لە گەنجان نەیانەوێ ماندوو بن ئێستا دەستیان داوەتە جۆرەکارێک کە نازانن تا چەند ئاگاداربی لە ڕێگەی ئۆنلاینەوە کۆمەڵێک کۆمپانیا دروست بوون بە تایبەت کۆمپانیای بیانی کە بڕەپارەیەکی خۆی دەداتەوە کۆمپانیای دوای چەند مانگێک دوو بەرامبەر پارەی دەست دەکەوێتەوە ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە ئەم گەنجە داهاتێکی دەستکە یاخودەوە تا لە ناکاو ئەم کۆمپانیادا دەخرێت و تەواوی ئەو پارانی کە دەستی کەوتو یاخود یایەتی و کۆمپانیا لە ناو دەچێت بەداخۆمەیەکێکی دیکەی لەو فێڵە گەورانەیە لە گەنجانی هەرێمی کوردستانە کرێەوە هەمیشە ئەو کۆمپانیانە بە دوای ئەو ژینگانە گەڕێن کە گەنجی بێکاری زۆرە کە گەنجێکی زۆرە کە لەو بوارە ئەڵێم لە بواری ترنا لەو بوارە هۆشیاری دارایی و بزنسی کەمە بۆیە دێن ئەمانە ئەستغلالەکەن ویانکەن بە نێچیر و بەداخەوە بە ئەندازەیە کار لە مێشک و باگراوندیانەکەن وەکو ئایدۆلۆژیایەک بامەڵێ لەگەڵم بابەدا بکرێەوە بەشێکی زۆریشی لە ڕاستیە جۆرێک لە تمۆح لە بەردەمێمانە دروستەکەن و گەنجانێک هەمیشە بە نێچیرەکرێن کە من پێم وایە
زۆربەی جار باگراوندەکان ئامادە نییە بۆ چۆنەتی مامەڵەکردن لەگەڵم بابەتە بەڵام ئایا تۆ پێت وایە بێت لە وڵاتانی ئەوروپا لە وڵاتانی ئەمریکا ئایا ئەوان نەتوانن لەم جۆرە بزنسە بکەن ئایا چی بزنسێکەیە جگە لە تلیاک و مادەی هۆشبەر و کۆمەڵێک لە بواری دەرمانە 30% بۆ نمونە ڕبح بدابەتەوە لە کاتێکە ئەمانە هاتوون بە ناویەوەی کە گەنجێک ڕابکێشنە نێوە بازاڕاڵێن تۆ $1000 دانە مانگی داهاتوو $1300 وەرەگریتەوە کە ئەمانە شتی خەیاڵیە شتێکە کە پێمانەڵێ بە ئاشکرا ئەگەر بووە بێلگێتس دەستی لە بزنسەکەی خۆڵ هەڵەگر تێسێلا هەمووی کۆمپانیەکەی خۆی کردە بازارین بەڵام لە تەنیشتی ئەمە کۆمەڵک بزنسی دیکە هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان سایتەکان ئەپلیکیشنەکان ئێستا دنیایەکی گەورەی جیانیان بۆ ئێمە دروست کردووە ئێستا من بە ئاسانی ئەتوانم لە عەلیبابا بازرگانی بکەم کاڵا بکڕم شت بکڕم شتەکە واقعی بێ حەقیقی بێ ئەم قەڵەمەی کە ئەیکڕم لە عەلیبابایە بیکڕم بۆ نمونە بە 2 سنت بە 3 سنت و دوای 15 ڕۆژ بگاتەوە هەرێمی کورسان بتوانم لە ڕێگەی پیجێکی ئۆنلاینی خۆمەوە بتوانم بیفرۆشم ماندووە بی لەگەڵیا ئەبێ جاری وا هەیە دانشی بە دیاریەوە ڕێکلامی بۆ بکەی مارکێتینی بۆ بکەی جاری وایە خۆت قسە بکەی دیزایانی بۆ بکەی بەڵام پارەیە کە بتۆ بەم شێوە کۆیەکەیتەوە چەندە خۆش و پاک و سەلامەت و باشتر و چاکتر و بێ ڕیسکە لەگەڵ پارەیەکە کە تۆ نازانی بۆ چی کەسێکەی نێری لەکوێ و بەچی خەرجەکرێ ئێمە کرد بەکو مسلمانێکیش بیر لەم بابەتە بکەینەوە کە دنیایەک خاڵ هەیە لەسەری کە بۆستین کە هەموو ئەو ئاماژانە پێمانەڵێن ئەو جۆرە بزنسانی کە پێوترێ وەن کۆینە نازانم بیسکۆینە چەندین بواریتری PGI و بزنسەکانی دیکە کە هەمویان ئەگەر زۆر لەسەریەکی ئەمانگەێنێتەوە خاڵی کە لە ڕاستیە لەگەڵ ئاینی ئێمە لەگەڵ باگراوندی ئێمە وەکو مسلمانێکیش ناگونجێ جگە لە بزنسەکەش کاک بیلال بابەتێکی تر هەیە ئەویش زۆر جارێمە ئەبینین ڕێژەیەکی زۆر گەنجمان هەیە لە گوندنشینن یاخود لە قەزا و ناحیەکانن کە بڵێن تۆزێک دوورە دەستن لە سنتەری شارەکان داخوازی و پێویستیەکان لەوێ فەرقیان هەیە جیاوازن ڕەنگە جۆرێکی تر لە دەرفەتی کار هەبێ لەوێ لە ناو شارەکانە بێ زۆر باشتر بێ من دەمێ وەکو ئابووری ناسێ وەکو پسپۆڕێکی ئابووری با گریمانەیەک دابنن کە ئێستا بەلایانی کەمەوە چەندین هەزار گەنج ئەگەر گوێ لە ئێمە بگرن یان دواترم بەرنامەیە ببینن لە لادەیەک لە ناحەیەکی بچکۆلانە لە گوندێک لە شارۆچکەیەک لە دەرەوەی سنتەری شارەکان لە ناوچە شاخاویەکان یاخود لە گەرمیان کۆمەڵێک گەنجن لە شوێنێک لەوێ ئەو ڕێکارە یاخود ئەو ڕێنمایە گشتیانە ستاندارانە چین ئەوان لەوێ بیری لێ بکەنەوە فکریان بۆ بێت بۆی بتوانن لەو شوێنی خۆیانە بزنسێک بن کارێکیان دەست بکەوێت چووکە دەیان جارگوێم لێ بووە چوینەتەوە گوندەکان لەوێ دەڵێ نازانین لێرە چی بکەین هیچ ئیشێک نییە مێشکمان بۆ هیچ ناڕوە ینی بەڕاستیایە لە گوندەکان ئیش نییە یان ئەمان مێشکیان بۆی ناڕوات خۆ لە ڕاستیە گوندنشینی ئەمە چەندین زوڵمی لێ کرا یەکێک لەو زوڵمانی کە لە قۆناغی ڕابردوو کرا هەموو ئەو گەنجانەمان پەلکێشی ناو مؤسساتی ئەمنی و دامەزراوە ئەمنیەکان کرد لە کوردستانە و هاتین گوندەکانمان چۆڵ کرد بە دەستی خۆمان ئەبینین کەرتی کشتتوکاڵی وڵاتەمان تووشی داڕوخان کرد تووشی وێرانی کرد بۆ کیلۆیە پەتاتە بێت چاومان لە ئێران بێ بۆ کیلۆیەک سێوە بێت چاومان لە سووریا بێ بۆ بەرهەمێکی خۆراکیمانە بێت چاومان لە تورکیا بێ هەمیشە چاومان لە هەموو وڵاتانی دیکەیە جگە لە گوندنشینەکانی کوردستان نەبێ ئەبوو ئێستا گوندەکانی ئێمە سەرچاوە و مەزدەری دابینکردنی پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانی شارەکانی کوردستان بوونایە ئەبوو کەرتی کشتتوکاڵمان ئێستا لە قۆناغێکی دیکە بووە بەڵام بەداخەوە هەندێک بازرگانی چاوچنۆکە هەندێک سیاسی مامەڵە خراپ لەگەڵ واقعی گەنج و ژینگە و بیئەی کوردستانە هاتن گوندەکانیان تا ئەو شوێنە ویست کە پێشمەرگایەتی و کە شاخ و کە شوێنی داڵدەدانی ئەوان بوو بەڵام کە فێری ژیانی شار بوون هاتن ویستیان با گوندەکانی چۆڵ بێ با گوندەکانی ژوێران بێ با گوندەکانیش لەناو بچێ بۆ ئێمە توانین بەم گەنجانی خۆمان جارێکی دیکە هەم گوندەکان ئاوادان بکەینەوە هەم کۆمەڵێک بزنسی سەرەتایی دەست پێ بکەین بۆ نمونە لە ڕاستیە ئێستا کۆمەڵێک گەنج دروست بوون لە نێو گوندەکانە بۆ نمونە لە بواری ئاژەڵداریات توانیویانە کۆمەڵێک تەکنیکی باشی سەردەم بەکاربێنن بۆ بەخێوکردنی ئاژەڵ و ئەم ئاژەڵانە جارێکی دیکە چی جارێکی دیکە فرۆشتنەوەی لە نێو بازاڕە چی جارێکی دیکە بەکارهێنانەوەی بۆ گۆشت چی جارێکی دیکە بەکارهێنانەوەی بۆ شیر و پێداویستە شیرینمێنەکانی وە چەندین بواری دیکە لە بواری کشتتوکاڵە بە هەمان شێوە کۆمەڵێک هەوڵی سەرەتایی هەیە بەڵام هەموو ئەمانە کۆمەڵە شتیان پێویستە یەکێکیان لای حکوومەت و بەلایانی کەمی پێویستی بەوەیە کە پاڵپشتی مالی ئەم گەنجانە بکرێت کە یانوێ پرۆژەیەکی کشتتوکاڵ لە گوندەکەی خۆی دەست پێ بکە لەلایەن کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە پێویستە گوێیان لێ بگیرێ و بیرۆکەکانیان وەربگیرێ و پاڵپشتی بکرێن لەلایەن زانکۆکان و پەیمانگاکان لە هەرێمی کورسانەوە پێویستە
بانگ بکرێن و ئامادە بکرێن بۆی کە لە توێژینەوەکانی ئەو گەنجانی کە لە بەشەکانی کشتتوکاڵ و بەشەکانی دیکە هەن بۆی بشتنەوە ئەم گوندانە توێژینەوە بکەن و شیکاری بکەن بۆی کە چۆن ئەتوانرێ ئەم لەم گوندانەوە بزنسی بچووک و سەرەتایی دەست پێ بکرێتەوە لە ڕێکخراوە نێودەوڵەتەکانە کە هەموو فۆکسەکانیان لەسەر پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دۆکە بێت تەکلیفیان لێ بکەین داوایان لێ بکەین فشاریان لێ بکەین بێنە نێو قەزا و ناحێ و گوندەکان چونکە هەموو فۆکسەکانی ئەوان لەسەر شارە گەورەکانەوە چاویان لەسەر قەزا و ناحێ و گوندەکانە نییە کە گەنجە ئەو گەنجەی کە پێوتێ کەمترین دەرفەتی کاری هەیە لێرە ئەبێ ئێمە داوا لە ڕێکخراوە لۆکاڵی و نێودەوڵەتەکان بکەین هەموو ئەو کۆنفرانسانەی کە بەنێوی گەنجەکرێت پێیان بڵێن ئەو گەنجانەی لە نێو کۆنفرانسەکانی ئێوە دانیشتون خاوەنی ئیشەکانن من ئەم کە لێرە ئەیڵێم ساڵی ڕابردوونە ساڵی 2019 پێم وابوو کۆنفرانسێکی گەورە کرا لە ئوتێل دیڤانی هەولێر کە یەکێک لە ئوتێلە وەکو بڵێ VIPەکان داوت کرا بووم وەکو گەنجە کە باسی ئەم قسانە بکەم کە لێرە لەم پرۆگرامی جەناب تایکەم وتم هیچ دڵم بەوە خۆش نییە لێرەم لە بەردەمی ئێوام وا هەست مەکەن زۆر شانازیەکەم بەوەی کە بۆ کۆمەڵێک خەڵکی قسە ئەەکەم کە لە نێو ئوتێل دیڤانان ئەم قسانەی من بە کەڵکی خەڵکانێک دێک کە بێکارن کە ئیشیان نییە کە ئێستا لە نێو بنەسڵاوە و دارەت و کەس نەزان و ئیشێکیان دەست ناکەوێت لە قەزاکانی سۆران و سیمێل و دوهۆک و فلان لە ناحیەکانن لە گوندنشینەکانن بەڵام ئێوە هاتوون کە دانیشتون من قسەتان بۆکەم ئێوە زۆربەتان یان لە ڕێکخراوی نێودەوڵەتن یان لە کۆمپانیای بارزن یان لە حیزب و هێزە سیاسیەکانن کە مەکانەت و گیرفانتان گەرمە نازانم ئەم کۆنفرانسانە تاکەی ئێمە ئاوها بەردەوام بین بڕواتە بێت دوا بەدوایەوە هەوڵم داوە کەمترین جار بڕۆمەوە کۆنفرانسانە ئێمە بێ قسە بۆ ئەو گەنجانە بکەین ئێمە تەکلیف لە ڕێکخراوەکان لە میدیا لە کەناڵەکان بکەین کۆمەڵی خەڵکەیە کۆمەڵی گەنجەیە خەونی هەیە حەزی هەیە توانای هەیە زانیاریەکی سەرەتایی هەیە بەڵام پێویستی بە پشتگیری و پاڵپشتی کەرتی تایبەت و کەرتی گشتیە بۆی بگاتە بازاڕی کار زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز بیلەر سعید سپۆر یابووری سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشی و میوانی بەرنامەکەمان بوویت بڵ ئایزان ناوڕێکمانەیە و دەگەڕێنەوە لاتان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی جیهانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام دووبارە سڵاوتان لەبێ دازان و خۆشەویستان بۆ وەرگرتنی کۆمەڵێک زانیاری لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان دەچینە لای پەیامنێرانمان سەرەتا دەچینە لای پەیامنێرمان ڕامیار عوسمان بزانین لە سلێمانی چالاکیەک و زانیاریەکەی ڕامیار سڵاوی خوا لێبێت و دوایین زانیاری و چالاکیەکان چین لە پارێزگای سلێمانی بەڵێ سڵاوی خۆتان لێبێ بەیانیتان باش دیارە بۆ جارێکی دیکە دەرچوانی پۆلی
دوانزەی ئامادەی هاتوونەتەوە بەردەم سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی. دیارە ئەم قوتابیانی کە ئەمڕۆ خۆپیشاندانیان کردووە هەمان قوتابین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو خۆپیشاندانیان ئەنجامدا بوو و داوای ئەویانە کرد کە ئەوانەی کە کۆنمریان بەرز و ئەوانەشی کۆنمریان نزم بوو داوانە کرد کورسیەکانی زانکۆ حکومیەکان زیاتر بکرێەوە کورسیەکانی پارەڵەل کەمتر بکرێتەوە. دیارە ئەوان ئەمڕۆ جارێکی دیکە خۆپیشاندانیان ئەنجام داوە. ئەمڕۆ داواکاری ئەوان ئەوەیە بەشە پزیشکە ئێوارانەکان بکرێتەوە جارێکی دیکە کە ماوەی چەند ساڵێکە داخراوە. ینی ئەگەر ئەوان دەڵێن ئەو بەشە پزیشکیانە بکرێنەوە یان بەشەکانی ئێواران بکرێنەوە ژمارەیەکی زۆر خوێنکار دەتوانن لە ئێواران بخوێنن بەبێ بەرامبەر چونکە دەڵێن زیادکردنی کورسیەکانی پارالێل و زانکۆ حکومیەکان هۆکارە بۆ کەمکردنەوەی کورسی حکومیەکان. بۆیە ئەوان داوایەکەن و چەند خاڵێکی دیکەشیان هەیە کە دەیانەوێت بیخەنە ڕوو لەگەڵ بەشێکیانە دەمەوێت قسە بکەم. سڵاوتان لێبێ باشن. ئەمڕۆ بۆچی هاتوونەتەوە بەردەم سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی؟ بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ حوتەم ڕۆژ هاتینەوە بۆ خۆپیشاندان بەردەوامین لەسەر داواکردنی مافەکانمان ئەوەی کە ئێمە داواکاری سەرەکیمان بوو و هەروەها وەزارەتی خوێندنی باڵا پشتگوێی خستووە باسی چاکسازیەکە ئەڵێ هەموو شتێکتان بۆ ئەەکەین بەڵام نقطەیەک هەیە کە بە هیچ شێوەیەک باسی نەکردو پشتگوێی خستووە ئەویش کردنەوەی بەشە پزیشکەکانی ئێوارانی سلێمانیە هەتاکو بۆمان نەکەنەوە ئێمە هەر بەرداوە بین لە خۆپیشاندان دڵنیا بن هەتاکو بەشە ئێوارانەکانی پزیشکی سلێمانی نەکرێتەوە کەس لێرە ناڕوات هەموو هەر بەرداوامە بین. بۆ ئێوە داواکار ینی ئەو بەشانە بکرێتەوە ینی هۆکاری ساڵە داخرا داواکارەکە خەتری لە زانکۆ کراوێت دوو ئەوەنە لە پەیمانگاکە کراوە چونکە 1000 کورسی کەم کراوەتەوە. ئەگەر زانکۆکان زۆربەی ئەگە 2 دەرەجەش بەرز کرابێتەوە بەڵام هەموو پەیمانگاکان 7 دەرەجە 8 دەرەجە 3 دەرەجە بەرز بۆتەوە. بەپێی داتاگانی مامۆستا بەرەمەجیدیش 1000 تەلەبە بەس کەم کراوەتەوە. 1000 تەلەبە زۆرە یعنی کورسێکی زۆرەکە کەم کراوەتەوە. هەموو پەیمانگاکان کە کورسەکان کەم کراوەتەوە کراون بە نیوە یعنی ئەوە نیە کەم کراوەتە ڕێک نیوە حساب کرا بووان کراوە بە نیوە. ئەم ساڵ بە گەندەڵیدایان خستووە هیچ ساڵ ئێواراندا نەخراوە ئەم ساڵ نەبێ کێشەکەش لە خودی سەرۆکی زانکۆکەیە کە پارەی ئێواران ملیۆنێکەیە کابرا 1,100,000 ناگەڕێتەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا ئەچێتە جیفانی بەرپرسە دزوو گەندەڵەکانەوە بۆیە سەرف ناکرێ بۆی. ئەگەر جەنابێ پێم بڵێ ئەو بەشە پزیشکانی کە ئێوە داوایەکان بکرێتەوە بەبێ بەرامبەر یاخود پارەی هەیە پارەی هەیە بەڵام پارەکە ئێگاتە دەور ملیۆنێ لە چۆ لە ئەهلی بکەنێ 3 ملیۆن بدا بەڵام ئێمە پێمان باشە ملیۆنە بدا نە 3 ملیۆن بدا بۆی داواکاری سەرەکی مرۆ خوێنکاران کە لێرە کۆبوونێتەوە ئەوەی پەیمانگە پزیشکیەکان بکرێتەوە ئەگەر نە خوێنکاران دەنگیان یەکە بەردەوام بمن تا و بە شەیوارانە کرێتەوە هەموو مەبەستەکەشەوەیە 3 ملیۆن نەدا ملیۆنێ بدەین باشترە. پاساوی حکومەت بۆ داخستنی ئەو بەشانە چەند بوو چکە چەند ساڵە داخرا بە بیرۆڕای خوێنکاران ئەوەیە کە ئەهلیەکان پەرە پێ بدرێت ئەمە باوەڕ ناکەم لە بیرۆڕای بەڕای ئێمە کە لەناو ئێمەیە کۆکین لە بیرۆڕای دکتۆر ئارام و کە عەبدولسەلام دەوڕەمەڕی و ئەندامانی لیژنەی پەروەردە لە پەرلەمانەوە دوورە. هەموو جەختەکە لەسەر ئەوەیە کە ئەوەی کە بە ئێمە گەشتووە هیوادارین هەڵەبێ کە کاک دکتۆر خەتاب کە نمرەی بەرز کردوێتەوە بە شێوەیەکی بەرچاو بێ ئاگا لەوەی کە بەیان دووباری مناڵەکەی خۆشی پۆلی 12 بەس مناڵی ئەو گاتە بۆی 12 باوەڕ ناکەم لێرە پێ بخوێنە یەکسەری نێرە بۆ ئەمریکا ینی نێرە بۆ وڵاتێکی در بۆیە قەدرێ مناڵانە نازانێت لەسەر جادن ئەوەی کە گەشتوێت ئێمە کاک دکتۆر خەتاب بەڕاستی بەرپرسانانە مامەڵی نەکردووە ئەوەی کە بێ ئێمە گەشت هیوادارین هەڵەبێ وەزایدەن دکتۆر ئالان سەرۆکاری زانکۆی پۆلیتەکنیک کە ئەم بە شێوەرانەی داخستووە ئەڵەم هیوادارم هەڵەبم ئەگەر بەدەمتانەوە ئێستا نزیکەی نیو کاژمێر نزیکەی نیو کاژمێر بۆ 40 دقەی لێرە هێشتا نهاتۆ لە دەرەوە بەڵام خوێنکاران چەند شعارێکانەی بەتەما لێرە بخوێن و دوای کۆنگرێکی ڕۆژنامەسیە بەستین داواکاری سەرەکیترین داواکاریمانەوەی پەیمانگای پزیشکیەکانی ئێواران بکرێتەوە ئەو فەرقەکە بوو کە زۆر باشە ڕامیارە و خوێندکارانە هیچ زانیاریەکیان هەیە لەسەر کۆتا ئەو ڕێوشوێنانەی وەزارەتی خوێندنی باڵا گرتوویەتە بەر بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانیان دوێنێ وەزارەتی خوێندنی باڵا و خودی وەزیر بە شێوازێکی زۆر جدی هاتبووە سەرهێڵ بۆ چارەسەرکردنی کێشەکانیان لە زیادکردنی پلانی وەرگرتنی زانکۆلاین واتە زانکۆوەکان بەگشتی بەشەکان ڕێژەی کورسیەکان زیاد دەکا و ئیزافەیەکی شکروتی بەشێک لە کورسیەکانی پارالێل لێ دەکەینەوە بۆ خوێندکاران ئەمەش دیسانەوە دەبێتەوە ئۆڤەرێکی باشتر کە ڕێژەیەکی زۆر خوێندکار وەربگیری ئەم خوێندکاران ئەم زانیاریانیان هەیە یاخود یعنی کۆمەڵێک داوا ڕەنگە لە چوارچێوەی ئاستی توانای علمی و کوالێتی زانستی بزانکۆکانی هەرێمی کوردستان بە تایبەت بەشە پزیشکەکان نیشانەی پرسیار دروستکە ئەم هەنگاوانەی وەزارەتی خوێندنی باڵا هەنگاوی زۆر باش ئەمان چاودێریەوەیان کردووە کە جێبەجێ کراوەمانە بەڕاستی لە جێبەجێکردنایە یاخود هەر ئەمان تەنها دەزانن داوا بکەن بەڵێ
بەڵێ ویستم منیش پرسیار لە یەکی لە نوێرەکانیان بکەم کاک محەممەد سڵاو لێ بێ باشی ئەوەی کە وەزیری خوێندنی باڵا باسی کرد ینی قسەی زۆر کەسی بڕی لەوەی کاوتی ئێمە بەشەکان زیاد دەکەین و ئەوەی لە پەنجاوە هێناوێتی تاوەکو سڵ ئێمە خەدریان لێ ناکەین و لەو بەشانەی کە پێویستن ناوەکانی نەگەڕێتەوە ینی ئەو هەنگاوانەی کەندراوە ینی بەشێک وتیان ئەمە هەنگاوی زۆر باشە زۆر جدیە بە تایبەتی بەشە پزیشکان وتی کورسەکان نەگەڕێنرێتەوە وانی پەنجان هەیە ناوێن نەگەڕێتەوە تاوەکو سڵ ئەو هەنگاوانەتان بینیوە جارێکی دیکە هاتوون خۆپشاندانتان کردووە دەوترێت بۆچی ئەمڕۆ جارێکی دیکە هاتوونەتەوە خۆپشاندانتان کردووە بەڵێ بسم الله الرحمن الرحیم زۆر سپاسی وەزیری خوێندنی باڵاکەن کە لە ڕۆژەکانی سەرەتاوە هەڵوێستی خۆی لەگەڵ ئێمە دەربڕی وەوتی پێداچوونەوە ئەەکەم فعلەن کردی و سوپاسێکن کەوتێتی حەقی قوتابیەک کارێکەکەم کە قوتابیەک نێتەوە سەرجادە بۆی داوای مافی خۆی کاواتە بە شێوەیەکی بەرچاو ڕێژەی کورسی زانکۆ پەیمانگاکان زیادەکە ئێمە دەستخۆشی لە یەکەین بەڵام لێرەوە پەیامێکمانەیە بۆ وەزیری خوێندنی باڵا پاش سوپاسکردنی پێی ئەڵێن کە ئێمە تەنها داواکاریمانەوە نەبوو کە کورسی زانکۆ پەیمانگاکان زیاد کردی ئێمە 5-6 داواکاریمان هەیە تەنها یەک داواکاری جێبەجێکراوە گەورەترین داواکاری ئێمە ئەوەیە کە زانکۆ پەیمانگا ئێوارانەکانی سنووری پارێزگای سلێمانی وەکوم و پارێزگانی دیکە کە داخراون کە ئەیرە داخراوە ئێوە کراوەوە ئیرەش بکرێتەوە واتە ئەو تەبەن ئەمە لەلایەن یەک لە یاریدەدەرەکانی سەرۆکی زانکۆی سلێمانی دکتۆر پێشڕە و پێمان وتراوە کە ئەو مەبلەغە پارەی لە زانکۆ پەیمانگا ئێوارانەکان کە وەرەگیرێ بۆ زانکۆ پەیمانگاکان سەرف ناکرێت ئێمە داوامان ئەوەیە کە زانکۆ پەیمانگا ئێوارانەکان بکرێتەوە و مەبلەغێکی زۆر پارە لە قوتابیانە وەرەگیرە کە بە پارالێڵە خوێن مانای نێتشتان کرد کە کەم بکرێتەوە وەزیری خوێندنی باڵا لێرەوە داوای لەکەین ساڵانە نەڵێن ئەوە داشکاندنی لە ساڵ 45مان کرد جارە پێشە مشتێ ڕێژەی پارەی زانکۆ پەیمانگاکانی با بڵێن توبیەکان کە توبعام و توبەی تەرێ و توبەسنان و توبسەیدەلێ لە 10 میلیۆنەوە بێنێتە 5 میلیۆن وەکو ڕەسمی ئەو ساداشکاندنی بۆ بکە 5 میلیۆنەکە داشکام بکە بەڵێ ئەوە بۆ نمونە لە 100 کورسی لە 100 ئەگەر توبعامی سلێمانی 200 کەس وەربگرێ 170 کوڕی فەقیر و هەژارە واتە هەموو فەقیر و هەژارەکانن نمرێنیە ناو چوونەتەوە بەشە بەرزانە خۆ کوڕی مەسوول و خوێندکاری مەسوول نییە لەو بەشانە بخوێنێ هەمویان خەڵکمانتیایە قوتابیمانتیایە کە نەوەنەوەی هەبوو ئێستاکەم ساڵەتوانێت توبعام بخوێنێ پێشتر بە پارە وەرگیراوە کێ ئەو بەشی ئێوارانەی داخستیانی فەرمانەکە هی وەزاری خوێندنی باڵایان ینی هیناوخۆی سلێمانی کێشەکە ئەوەنەی ئێمە لێ حاڵی بوو بێتین لەبەر ئەوەی ئەو مەبلەغە پارەی لە قوتابیان وەرەگیرێ بۆ زانکۆ پەیمانگا ئێوارانەکان بۆ مامۆستاکان خۆیان سرف ناکرێ و بیاندرێتێ و دەرس بە قوتابیان بڵێن و ڕاستەوخۆ داهاتەکەیەکێ بۆ دارایی حکومەت بۆ وەزارەتی دارایی لەسەر ئەوە کێشەکە دروست بووە لەم بەیناش قوتابیەکان قوڕبەسەر بوون واتە کێشەی بینی خۆیان قوتابیان زەرمەند بوون تایە سپاس دەکەم دیارە شوان ئێستا هاتوونێتە بەدەم سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی داوایەکەن سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بێ بەدەم داواکاریەکانیانەوە و وەزیری خوێندنی باڵاش ئەو ڕەزامەندی دەربرە لەسەر کردنەوەی ڕامیار عوسمان لە سلێمانیەوە لەگەڵمان ناوی دەچینە هەولێر پەیامنێرمان ئیدریس محەممەد وەردەگرین ئیدریس سڵاوی خوا لێبێت و لەوێ زانیاری و چالاکیەکان چینایە قوتابیانیش لێوێ گرتبوونەتەوە سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش بۆ ڕۆژێکی تر نزیک بە دوای بڕیارەکەی وەزارەتی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی بەسەریدا تێپەڕ دەبێت بەڵام تاوەکو ئێستا قوتابیان بەردەوامن لەمانگرتن و دوێنێەوە ئەم ڕۆژ گرتبوونەوەی ناڕزایەتیان لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەنجام داوە دەمەوێت ئاماژە بۆ بکەم لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی تایبەتی خۆیان وەزارەتی خوێندنی باڵا چەند پۆستێکی کردووە کەوا دوێنێ شەو تاوەکو درەنگانی شەو نزیک بە تاکو کاتژمێر 4 بەرەبەیان ئەوان لە کۆبوونەوەدا بوون کۆبوونەوەکانشان تایبەت بۆ بە چارەسەرکردنی کێشەکانی قوتابیان بەڵام تاوەکو ئێستاوەی کە دەبینین قوتابیان لێرەن نیگەرانی خۆیان لە ئاست ئەو بڕیارانەی وەزارەتی خوێندنی باڵا کە دەری کردووە لە ماوەی ڕابردوودا دەردەبڕن و تاوەکو ئێستا نەگەیشتون بەو داوایەکەوە خۆیان دێڵێن من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر دەربارەی ئەو بڕیارانەی وەزارەتی خوێندنی باڵا دەری کردووە و نیگەرانی و هۆکاری نیگەرانی ئەو قوتابیانە لە چیدایە من دەمەوێت لەگەڵ قوتابیان خۆیان بدوێم یەکێک لە قوتابیانم لەگەڵدایە سڵاو لەبێت وەزارەتی خوێندنی باڵا دوێنێ شەو تاوەکو درەنگاندا کۆبوونەوەدا بووە و نزیک بە 47 کاتژمێر 46 کاتژمێرێک پێشی ئێستا بڕیاریدا
ئێوە بۆچی هەر بەردەوامن لە کۆبوونەوە بەڵێ ئەوە دوێنێ نەپێرێ کە بڕیارێک درا لەلایەن وەزیر لەلایەن دووەر عەبدولسەلام دۆلەمەری کە ئەوان کاتیان 24 کاتژمێرەوە بەڵام ئەمە 24 کاتژمێری نزیک 48 ساعتە تێپەڕی بەڵام هیچ هەواڵەیەکیان نییە هیچ دەنگێکیان بەڕاستی ئێمە لەبەرەوە گرت بووینەوە لێرە زۆر باشە لەگەڵ بەردەوامی ناڕزایەتەکان یەک شعرێک لا ئێستا لە مشکلی ئێستاداوا و مشکلێتێ پەڕێتووە پێش نیشتیمانی ئێمە هەر بەردەوام بۆ شەری لاوی بەڵێ دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ ئیدریس گرفتی تێکەوت دەچینە ڕانیە لای هاوکارمان ڕێناس سڵاوت لێبێ لە ڕانیە چی دەگوزارێ لەوێش گردبوونەوە هەیە بەڵێ سڵاوتان لێبێت دیارە هاوشێوی و بەشێک لە شارکردنی تری کوردستان ئەمڕۆ دەچوانی پۆلی 12 ئامادەی گربوونەوەیان هەیە ناڕازین لە سیستەمی زانکۆلاین وەکو دەبینن لە ئێستادا لە بەردەم زانکۆی ڕاپەڕین گربوونەتەوە هەروەها دەمەوێت باسی ژمارەیەک چالایشتر بکەم لە سنووری دای ڕاپەڕین لە ئێستادا فەرمانبەرانی گرێبەز لە بەردەمی دای ڕاپەڕین گربوونەتەوە ئەوانیش بە هەمان شێوە لە بەردەمی دای ڕاپەڕین گربوونەتەوە داواکاری سەرشی ئەوان دامەزراندنە دەمێ باز لەوە بکەم کە مامۆستایانی وانەبێژ ئەمڕۆ بەیاننامەیەشی و هەروەها ڕوونکردنەوەیشیان هەیە باز لەوەکەن لە کاتژمێر 12 لە بەردەم بەڕێوەبەرێتی تربیە کۆنگرێش و ڕۆژنامەنووسیان هەیە من دەمەوێت ئێستا ژمارەیەک لەو پۆلیسەکان وەربگرن کە لێرە بزانام داواکاری سەرشی ئەوان چییە ئەگەر بەڕێز بێت ئێرە ئەگەر پێمان بڵێ داواکاری سەرشی ئێوە تاوەکو ئێستا لە داواکاری ئێوە گرتووە ئێوە تاوکەی بەردەوام دەبن بەڵێ سەرەتا بەناوی خی گەورە ئەمە دەنگمان گەیشتووە جەنابی وەزیر هاتۆتە سەرخەت چەند جار قسەی کردەوە کۆبوونەوەکانیش کراون بەڵام ئێمە ڕاستی ئەوەمان دەوێت کە وەزیر بۆ خۆی باسیەکە ئەمە ئەو پەڕی عەدالەتمان دەوێت و ئێمە لەگەڵ وەزیرێکدان کە دەڵێت جەرگم ژان دەکات بۆ قوتابیە کە 99 هەیە لەسەر زادەیە بەڵام ڕاستی ئێمە هەتاوەکو ئەو قسانە نەکرێنە کردار هەر لەسەر جارە دەبین و هەر داوای مافی خۆمان دەکەین زۆر سپاس ڕێناز ئەگەر لەو خوێندکارانە بپرسی یعنی وەزارەتی خوێندنی باڵا دوێنێ شەو هەتا سەعات 3:45 خولەکی بەرەبەیان ڕوێنەکانیان داناوە لە کۆبوونەوەی بوون ڕەنگە پێویست بێت بە کۆمەڵێک سیستەم و ڕێکار و ڕێنمایی ئەمە دوگمەیەک نیە دەستی پێ بنێت خوێندکاران ئەوەندە وشیار نین ئاگاداری کار و چالاکیەکانی وەزارەتی خوێندنی باڵان نەکردووە ئێمە بەردەوام دەبین تاوە کاتەی مافەکانمان جێبەجێ دەکرێت وەزیر تەنها قسەی و هیچی بەکردار جێبەجێ نەکردووە هەر ڕۆژە و بە قسەیەکتر دەما غافلەنێت و هیچمان بۆ جێبەجێ ناکەن وەکوتم ئێمە بەردەوام دەبین تاوە کاتەی مافیدانە بەدانە قوتابی جێبەجێ دەکرێت ئێمە تەنها باسی ناوەتەکان ناکەین تەڵەبەمان هەیە هەشتای هەیە هەفتای هەیە هیچ بەشێکی بۆ نەهاتێتەوە تەڵەبە 12 ساڵی خوێندنی بەزای ڕۆیشتە لەم وڵاتە بەجددی هیچ معقول نیە تەڵەبە دوای 12 ساڵ خوێندن ناوی لە بەشێکی پزیشکی نەبێتەوە بە کۆنمرەیەکی بەرز دەستخۆش ئەگەر پێمان بڵێ تۆ کۆنمرەی تۆ چەند بووە ناو لە شوێ گەڕاوەتەوە و شوێنێک کە بۆت گەڕاوەتەوە بەدڵی ئێوە نییە سەرەتا بەناوی خدای گەورە میهرەبان من بە کۆنمرەی 88 بلو بەشێک لە چەمسەماڵ ناوم هاتوتەوە کە 7 دەرەجە لەو دەرەجەی خۆم کەمترە کە ناوم لێ هاتوتەوە بەڕاستی من بەهۆی چەند پۆینتێکەوە کە لەو بەشانەی کە حەزم لێ بە وەرنەگیراوم من داوا تەنها بۆ خۆم ناکەم من داوا بۆ هەموو قوتابیان دەکەم لە 50 تانەوەتون و هەمووی مافی بۆ بگەڕێتەوە دەرەجە وەک پاری لێ بێتەوە یعنی ئێمە داوایکی قورس لە حکومەت ناکەین تەنها مافی خۆمان بۆ بگەڕێنەوە ئەو دەرەجانی پار کە پار چۆن حیساب بۆ ئەو ساڵیش ئاوامان بۆ لێ بکەنەوە لەگەڵ بەشە ئێوارانی سلێمانیش ئەوانەش بکەنەوە ئەو تەنها داوا ئەوەندە داواکاریە یعنی هیچ بارگرانێک نیە لەسەر حکومەت دەگەر بۆمان جێبەجێ بکات دەستخۆش بەڵێ ئەوەی دەیبینن گربوونەوە ناڕازایەتی دەچوانی پۆلی 12 ئامادەیە کە لە بەردەم زانکۆی ڕاپەڕین گربوونەوەەوە باز لەوە دەکەن تاوەکو ئێستا نەدراوەتەوە بەردەوام دەبن هەتاوەکو وەڵامی داواکاریەکانیان دەدێتەوە دەمەوێت باز لە فەرمانبەرانی گرێبەستیش بکەم بە هەمان شێوە لە ئێستادا لە بەردەمی ڕاپەڕین گربوونەوە گربوونەوەکانیان بەردەوام دەکەن ئەوانیش بەردەوام دەبن تاوەکو وەڵامی داواکاریەکان دەدێتەوە بەڵێ دەگەڕێمەوە لایەوە زۆر سپاس بۆ هاوکارمان ڕێناس ئەرسەلان لە ڕانیەوە لەگەڵمان بوو دیارە لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان خوێندکاران لە دوای دەرچوونی ناوەکانیان بە شێوەی سیستەمی زانکۆلاین دانیار زوڵمێکی زۆر دەبینرا نەعەدالەتێکی زۆر دەبینرا بەڵام حقیقەتێکیش هەیە دەبێت لە بەرچاوی بگرین لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی خوێندنی باڵا بە شێوازێکی زۆر جدی هاتووەتە سەرهێڵ دەبێت خوێندکارانیش ئەوەندە ئاستی وشیاریان باش بێ لە بەگرە کۆتاییامان دەبنە
خوێندکار و قوتابی زانکۆ دەبێ واقع بین بن بزانن کۆمەڵێک بابەتێ ڕەنگە بە دوگمەیەک نەبێت دەستی پێ بنرێت بۆی ئەمانیش لە ئارامی و لە تەندروستی بەشێکی زۆری خوێندکارانیش ئاگاداری بڕیارەکانی وەزارەتی خوێندنی باڵانی گرفتە دەبێ ئەمانی شاودێری بکەن لە کۆتایە ئەگەر بە حەز بێ هەموو خوێندکارێک حەزەکە لە شوێنێکی باش وەرگێ بەڵام واقع و ئاساییە نمرە بەرز دەبێتەوە ساڵانە گۆڕانکاری بەسەردادە هیوادانی خوێندکاران دڵدەرونی خۆیان هێور و ئارام بکەنەوە و چاوەڕێی جێبەجێکردنی ڕێنمایەکانی وەزارەتی خوێنی باڵا بن هیوادارین ئەو قسانەی وەزیریش کردوێتی بە جێبەجێیان کات و لە جێبەجێکردنایە و خوێندکارانیش بتوانن دڵدەرونی خۆیان ئارام بکەن بە مەرامەکانیان بگەن وەروەها سەرکەوتوو بن لە قۆناغی زانکۆ و خوێندنە. بەڵازان سامان فەتا لە هەڵەبجە ڤیتێکی بۆ ئامادە کردوون لەوەی کە کۆمەڵێک بەڵێ دانیا پێم وان بێ کەرکووکمان هەیە گەر ئامادە بێت زۆر باشە میوانەکەی کەرکووکمان ئامادەیەکە لە تەوری دۆماندا باز لە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی کوردی لە کەرکووک دەکەیم زانین کێشە و گرفتەکان لەوێ چین ئەم ساڵ لەوێ مامۆستایان بەچیەوە دەناڵێن یاخود کێشە و گرفتیان چیە لە موچە و لە دابینکردنی بینا و لە ئەو پێداویستیانی کە لە بەردەستیاندان گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا هیوا حەسەن لە کەرکووکەوە لەگەڵماندا دەبێت مامۆستا سڵاوی خوا لێبێت و ئەم کاتت باش. سڵاو لەوەی بەڕێزم کاتتان باش سڵاو لە بینەرانی تەلەڤزۆرە خۆشەویستەکەتە. زۆر سپاس مامۆستا لەم ساڵدا کێشە و گرفتەکانی پرۆسەی خوێندنی کوردی لە کەرکووک چییە و ئایا لایەنە پەیوەنددارەکان تا چەند لە هەوڵی چارەسەرکردنی کێشەکاندان؟ سەرەتا بە بۆنەی دەستپێکی ساڵی نوێی خوێندنی کوردی کە دوێنە یەکەم ڕۆژ بوو زەنگی یەکەم زەنگی خوێندنی ساڵی نوێ لێدرا پیرۆزبایی لە سەرجەم قوتابیان و خوێندکارانی خۆشەویستەکەین لە مامۆسایانی بەڕێز هیوادارین ئەم ساڵ بتوانین بە هەمومانەوە قەرەبووی ئەو دو ساڵی ڕابردوو بکەینەوە کە نەماتوانی وەک پێویست بە بۆنەی نەخۆشی کۆرۆنەوە وانە بە مناڵانی خۆشەویست بڵینەوە. دیارە گیرگرفتەکان لە شاری کەرکووک زۆرن ساڵانە و گیرگرفتانە دووچاری خوێندکاران و قوتابیان و مامۆسایانە بنەوە بە گشتی لە بابڵێ دووچاری پەروەردەی کەرکووە بێتەوە ئەویش جیاوازی نێوان پرۆگرامەکانە ئێمە پرۆگرامەکانمان لەسەر هەرێمی کوردستانە بەڵام تاقیکردنەوەکانمان لەسەر بەغدایە ئێمە وەک میلاک مامۆسایان و مۆزەفا با بڵێن مامۆسایان و فەرمانبەران زۆری لەمان میلاکمان لەسەر هەرێمی کوردستانە بەڵام قوتابخانەکانمان سەر بە ناوەندە بۆیە ئەمانە کێشەی زۆر دروست کردووە بۆمان هەروەها کەبی میلاک کە ساڵانە ئێمە مامۆسامان خانەنشین دەکرێ مامۆسامان ئەگوازرێتەوە بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان ئەمانەش خۆی لە خۆیان ساڵانە کێشەما بۆ دروست دەکات. کەواتە مامۆستا لە پاڵام کێشانەی کە ساڵانی پاریش هەبووە لە کەمی میلاک و کەمی بینا و پەرتووک و کۆمەڵێک بابەتی تریش بە دیاریکراوی وێڕای سەرکەوتن و ئینشەڵا پیرۆزبایەکی گەرم لە دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندنی کوردی لە شاری کەرکووک ئەم ساڵ با بڵێن هیچ جۆرە گرفتێک چارەسەر کراوە یاخود سەرەکی ترین ئەو بابەتانێکی ئێستاکە پێویستە بۆی خوێندنی کوردی لە کەرکووک بەهێزتر بێ بەقوەتر بێ پەکی نەکەوێ مامۆستاکانی ئارامتر بن خوێندنگاکانی سەرکەوتوتر بن پێویست ئێستا بۆ خوێندنی کوردی لە کەرکووک بکرێ لە نێو کەوانەیەکە خوێندنی کەرکووک یاخود ئاوەردانەوە لە کەرکووک جیاوازترە لە ناوچەکانی هەرێمی کوردستان ڕەنگە پێویستی بە کەمێک دڵسۆزیتر و کوردایەتی تر هەبێت. تەنها ئەمساڵ جیاوازە ساڵانی پێشوو پەرتووک 100% ئەدرێ بۆ قوتابیان ئەمە هەنگاوێکی باشە بە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەمە هەنگاوێکی باشە بەڵام کێشەکانی تر پێ وایە هەروە خۆی باوەتەوە بەڵام بەهیمەتی مامۆسایان و کادرانی پەروەردە لە کەرکووک بە ڕوحێکی کوردانە و بە ڕوحێکی زانستپەروەرانە توانیمانە زاڵبین بەسەر و کێشانەی کە ڕۆژانەیە خەمانەگرێ پشت بەخوا لە داهاتویش ئەتوانی زاڵبی بەسەر و بەشێک لەو کێشانە. زۆر باشە مامۆستا هیوا لە ساڵانی ڕابردوودا مامۆستایان هەوڵێکی زۆریاندا کە موچەکانیان بچێتەوە سەر بەغداد ئایا ئەو هەوڵە هەر بەردەوامی هەیە و هیچ کاری بۆ کراوە کە لەم ساڵدا مامۆستایان موچەکانیان
سەر بە بەغداوێت بەداخەوە بە لە 2015ەوە لەسەر شەقا بووین و داواکاریمان هەبوو وەک مامۆستایانی کەرکووک کە ڕاژەکانمان بگوازێتەوە بۆ سەر ناوەن بەڵام بەداخەوە دیارە مەسەلەکەیان کردە مەسەلەیەکی سیاسی بۆیە هەتا ئیسا هیچ هەوڵەکان سەری نەگردووە و پێم وایە دەستێکی سیاسی لە پشتەوەیە. زۆر باشە مامۆستا لە ئێستادا بەگشتی مامۆستایان کە لەگەڵەوە گفتوگویان کردبێت لە نێو قوتابخانەکاندا کێشە و گرفتیان چییە؟ ئایا لە دابینکردنی بینایە خود لەوێ هیچ جیاوازێ دەکرێت لە نێو مامۆستایانی پرۆسی پەروەردەی کوردی لەوێ لەگەڵ مامۆستایانی دیکەی مامۆستا عەرەبەکاندا؟ واتە لە ڕووی ئیداریەوە مەبەستم. خۆی پەروەردەی کەرکووکیش بۆ زانیاریتان با بڵێ پەروەردەی کەرکووک ئەوانیش بەدەست کەمی بینا و بەدەست زۆر لە کێشە ناڵێنن هەر دیراسی هەر خوێندنی کوردی نییە لە عێراقا خۆتان دەزانن پەروەردە بە گشتی شەلەل کراوە دەستێکەیە لە ناوەند ئەوێ خوێندن لە عێراق بە گشتی ڕاگرێ ئێمە بینین ژیان هەمووی ئاسایی بۆتەوە دوای هاتنی کۆرۆنا بەڵام ئەوان ئەوەتانێ بەس لە بواری پەروەردە ئەیانەوێ قوتابخانەکان بە کراوەی نەمێنێتەوە ئەیانەوێ بە هەر بیانوویەک بێ کە بیانووی کۆرۆنیە لای ئەوان قوتابخانەکان داخەن و ئەم ساڵیش ئەبینین ئەلێ هەفتەی 4 ڕۆژ دەوام بکرێ من نازانم بۆچی هەفتەی 4 ڕۆژ دەوام بکرێ ینی لەو 2 ڕۆژەی داهاتوو کۆرۆنە دێ ینی کۆرۆنە بەس لە 2 ڕۆژە هەیە بۆیە من پێم وایە کێشەکان هەر کێشەی خوێندنی کوردی نییە کێشەکە لە عێراقە بە گشتی خەلەل لە خوێندنە هەیە کە ئەیانەوێ خوێندن بەرەو ئاراسەیەکی خراپبەرن. مامۆستا هیوا با بە دیارێکراوی باس لە خوێندنی کوردی بکەین لە کەرکووک بەدەمەوە هاتنی هاونیشتیمانیان و هاوڵاتیان لە کەرکووک تا چنێک خوێندکارەکان قوتابیەکانیان بۆ خوێندنی کوردی دەنێرێن بە بەراورد بەو ناوچانەی ترکە با بڵێم سەر بە پەروەردەی عێراق بن کوالێتی خوێندنی کوردی لەوێ و هەروەها دڵسۆزی مامۆسایان کە جێگەی دەستخۆشین ساڵانێک چەند ساڵی ڕابردوو لە دوای پرۆسەی ئازادیەوە لەوێ ماندوونە ناسانە بەڵام بەدەمەوە هاتنی هاوڵاتیان پشتگیری تەواوی حکوومەتی هەرێم بۆی لەوێ چۆن ئەو ڕۆحیەتە هەیە بۆ لاوازکردنی پەروەردە بەڵام بە خوێندنی کوردی لەوێ بەهێز بێت بەدەمەوە هاتنی خەڵکی چۆنە؟ بێگومان دوای پرۆسەی ئازادی عێراق خەڵکی زۆر بەپەرۆشەوە مناڵەکانیان نا بۆ خوێندنی کوردی و توانێرا زیاتر لە 500 قوتابخانە لە ماوەیەکی زۆر کەمدا لە شاری کەرکووک بکرێتەوە خەڵک بە حەماسەوە بە ڕوحێکی زۆر کوردایەتیەوە مناڵەکانیان بەرەو خوێندنی کوردی ئەنا یەواش یەواش ئەوانە پەرەیسەن تا گەیشتە وەزعە سیاسیەکەی کەرکووک کە هاتنی داعش و 16 ئۆکتۆبەر و ئەمانە کاریگەری زۆری قسە سەر تاکی هاوڵاتی کورد لەو شارە بۆ یابینی لە دوای 16 ئۆکتۆبەرەوە خوێندنی کوردی با بڵێ قوتابیانی ڕوو لە کزیەکە ساڵ بە ساڵ خەڵک مناڵەکانیان زیاتر بەرەو خوێندنی عەرەبی ئەنێرن ئەمە خاڵێتریش هاتنی کۆرۆنە و دەوام نەکردن و لەلایەکەوە دەوامی قوتابخانە ئاهلیەکان کە ئەوان هەیە و بەڵام قوتابخانە حکوومیەکان نیە ئەمش هۆکارێکی تر بوو کە خەڵکی زیاتر مناڵەکانیان بەرن بۆ قوتابخانە ئاهلیەکان چونکە لەوێ دەوام هەیە لەوێ دەوام مستەمر هەیە بۆیە خەڵکی وای بە باشە زانێک کە مناڵەکانە بەرنە خوێندنی تایبەت لەبەرەوەی لەوێ دەوام بە تەواوەتیەیە لە قوتابخانە حکوومیەکان دەوام نییە ئەمانە وای کردووە کە ساڵ بە ساڵ قوتابیانی خوێندنی کوردی ڕوو لە کەمی بکات. مامۆستا هیوا باست لە قوتابخانە ئەهلیەکان کرد لە شاری کەرکووک بێگومان لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش خوێندنی ئەهلی هەیە کە زیاتر گرنگی بە زمانەکانی ئینگلیزی و عەرەبی و تورکی و ئەمانە دەدەن کەمتر زمانی کوردی. خوێندنی یان با بڵێم قوتابخانەی ئەهلیمان هەیە کە مۆرکی کوردایەتی پێوە بێت چۆن ئێستا ڕەنگە لە کەرکووک قوتابخانە بەدەر لە پەروەردەی کوردیەکان یاخود پەروەردەکانی حکوومەتی ناوەند نازانم ئەگەر جوان لە پرسیارەکەم
کردبێت مەبەستمەوەی قوتابخانەی ئەهلیمان هەیە کە هی کوردی بێ یاخود خوێنی کوردی بێت. نا قوتابخانەی کوردی ئەهلی لە شاری کەرکووک نییە، ئەوەی هەیە خوێندن بە زمانی عەرەبیە. کەواتە کاک مامۆستا هیوا ئێستاکە بۆی ئەو ڕێکارانە چین بکرێنە بەر سەرەتای پرۆسی خوێندنە بۆی گروتینێک بە خوێندنی کوردی لە کە پارێزگای کەرکووک بدرێتەوە و هەروەها ڕێژەی ئەو خوێندکارانە زۆرتر بن بەتایبەت لە قۆناغیەک کە داغڵ دەبن بۆی بچنە خوێندنی کوردی کۆمەڵێک ڕەنگە ڕێکار و ڕێنمایی پێویست بێ بەشێکیان لەسەر تاکیشانی مامۆستاکان بەشێکیان لەسەر لایەنە پەیوەندیدارەکان بۆی گروتینێکی باشتر بە خوێندنی کوردی بدرێتەوە وەروە بەشێک لە گرفتەکان چارەسەرکراون گرفتەکانی تری چارەسەر بکرێن. یەکەم خاڵ زۆر گرنگە یەکەم خاڵ کە زۆر گرنگە کردنەوەی دەوامە بە تێکڕای ڕۆژەکانی هەفتە بۆ ئەوەی قوتابیانی کوردی بتوانن ئاسی زانستیان باش بێ. کەواتە خاڵی یەکەمان کردنەوەی قوتابخانەیە بە شێوەیەکی گشتی. خاڵی دووەشمان کە خەڵکی بێئومێد کردووە ئەوەیە کە شەشی ئامادەیی کاکا 12 پۆلی 12 تەواوە کارڕا بۆ زانکۆ بۆ کۆلیژەکان لەوێ خوێندن بە زمانی عەرەبیە. بۆیە کە لێرەوە ئەڕۆل بۆ ئەویاکە نەختێ لەوێ گرفتیان بۆ دروستەکە هەرچەندە ئەوش دەبۆتە گرفتێکی سەرەکی، بەڵام وەک ئیشاعەیەک لەناو خەڵک بڵاو بۆتەوە کە قوتابی کە تەواوی پۆلی 12 تەواوە کارڕا بۆ زانکۆ لەوێ ناتوانێ بە زمانی عەرەبی بخوێنێ. بۆیە ئەگەر بکرێ بەسەرە زانکۆیەکی ئەهلیش بێ یان هەر زانکۆیەکی حکومی بێ لە کەرکووک بە زمانی کوردی بکرێتەوە، ئەوە کێشە سەرەکیەکەمانە. خاڵی سێشمان دۆخە سیاسیەکەیە کە کاریگەری دەرونی هەیە لەسەر خەڵکی کەرکووک کە ئومێدیان با خوێندنی کوردی نەمێنێ. زۆر باشە مامۆستا هیوا، بەشێک لە مامۆستایان لەوێ زۆر جاگلی ئەو دەکەن کە ئەگەر کێش و گرفتێکیانە بێت بە دیاریکراوی نازان بیبەنە لای کێ یاخود بیبەنە کێ ئەم چارەسەریان بۆ بکات. بۆ منە لایانی پەیوەندی لایانی عێراقی دەڵێتەوە پەیوەندی بە ئێمەوە نییە، دووبارە دەبێت لایانی دەسەڵاتدارانی هەرێم ئەو کێشانەیان بۆ چارەسەر بکات بە دیاریکراوی. ئەگەرەوە داواکاریەک یاخود کێش و گرفتێکتان بێت لە کێ ئاراستەیەکی دەکەن و کێ دەبێت چارەسەری بکات لەوێ؟ ئەوە کێشە سەرەکیەکەمانە. ئێمە لە بین کەوتێتە بین دوو بەرداشەوە، هەم لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و هەم لە نێوان حکوومەتی ناوەندە. ئێمە کێشەی میلاکی مامۆسایان بێ سەر بە حکوومەتی هەرێمی کوردستانە، بەڵام کێشەی قوتابخانە و کێشەی بینایە و کێشەی دەوام و تاقیکردنەوەکان ئەمانە سەر بە ناوەندە. بۆیە ئێمە لەو بین ئەو دوو بەرداشەیە بوومانتە قوربانی. زۆر باشە. ئێستا دەست بە پرۆسی خوێندن کراوە لێ، واتە بەردەوامی هەیە و هیچ کێشە و گرفتێک نییە. و ئایا ڕێکارەکانی تەندروستی تا چەند جێبەجێ دەکرێت لەو لە کەرکووکدا؟ وەڵام ڕێکارەکانی تەندروستی وەک پێویست نییە. خۆتان باشە زانن کە خەڵک بێزار بووە لە ڕێکردنەبەری ڕێکاری تەندروستی، بەڵام ئێمە وەک مامۆسایان و بەڕێوبەرەکان هەر هەوڵی خۆماندا و هەوڵی خۆمانیش ئەدەین بە بەردەوامی ببرن کە مناڵان ڕێکاری تەندروستی تەواوەتی بگرنە بەر بەو هیوایەی لە پارێزگاکانی هەرێمدا مامۆستایان دەبێت ڤاکسینی کۆرۆنا وەربگرن، لەوێژەر بکراوەتە ئیجباری؟ بەڵێ لا ئێمەش ئەو بڕیارە هەیە، بەڵام جارێ وەک بڕیارە و هیچ ئیجرعاتێکی با بڵێن لە واقعا نەگیراوەتە بەر. زۆر باشە مامۆستا، ئەگەر ئەم ساڵیش وەکو ساڵانی ڕابردوو کێشەی موچەتان بۆ دروست ببێتەوە، ئێوە هیچ پلانێکتان هەیە کە جارێکی دیکە کێشەی موچەتان بۆ دروست نەبێت یاخود بتوانن هەوڵێکی دیکە بدەن کە موچەکانتان بچێتەوە سەربەخدا؟ بڕینی موچە بەسراوە بە وەزع سیاسەکەی نێوان هەرێم و بەغداوە، هیوادارین جارێکی تر ئەو بڕینە دووبارە نەبێتەوە. هەوڵەکان هەر بەردەوامە لێرە و لەوێ، هەوڵی تاکە کەسی، هەوڵی هەندێ لایەن، بەڵام من وە خۆم بێئومێدومە لەو هەوڵانە.
مامۆستا هیوە بابەتێکی زانستیت باس کرد وڵا پێمان خۆشە تۆزێک زانیاریمان لەسەر و بابەتە بیتێ خوێندکارێک لە خوێندنی کوردی لە کەرکووک لە پۆلی 12 ئامادەیی کە با بڵێن دەردەچێ هەمان ئەو کۆنمرەی کە ئەو هەیەی لەگەڵ هەمان پەروەردەی ناوەند لە کەرکووک بۆ نمونە خوێندکارێکیش لە قوتابخانەیەکی دراوسێ دەردەچن لە زانکۆکانی عێراق لە زانکۆی کەرکووک لە زانکۆکانی باشوور ئەگەر ئەم خوێندکارەی خوێندنی کوردی لەوێ وەردەگیرێت واگەر وەربگیرێت هەمان با بڵین لەگەڵ پەروەردەکانە هەمان ئاستیان بۆ حسێب دەکرێت گرفت هەیە لەوە گەر ڕوونکردنەوەیەک هەبێت. بەڵێ ئێمە تاقیکردنەوەکانمان سەر بە ناوەندە بۆیە هەمان سیستەمە هەر بە یەک سیستەم قوتابیەکان دابەشەکەن بەڵێ بە هەمان نمرە کە قوتابیەک لە بەغایە لە نەجەف و کەربەلا وەرەگیرێ لە کەرکووک و خانەقین و ناوچە دابڕاوەکانیش بە هەمان نمرە وەرەگیرێت. بەڵام مامۆستا خوێندنی کوردی منهەجەکەی لەگەڵ خوێندنی با بڵێن حکوومەتی ناوەندی یەک منهەجەوە تاقیکردنەوەکان پێکەوەن چونکە پێم وابێ لە هەرێم تۆزێک بەشێک لە منهەجەکان گۆڕانکاری هەیە و تاقیکردنەوەیە چۆن چۆنیە گرفت بۆ خوێندکاران دروست ناکات. نا منهەجەکانمان جیایە ئێمە لە منهەجەکانمان منهەجی هەرێمی کوردستانە بەڵام پرسیارەکان پرسیاری وزاری هەر لە بەغداوە دێ کەواتە هەر سەر بە ناوەندە پرسیارەکان بۆیە نمرەکانیش یەک مستەوایە لەگەڵ ناوچەکانی دیکەی عێراقا. زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا هیوا حەسەن لە کەرکووکۆ لەگەڵمان ناوی سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی. بەڵێ بینەرانی عزیز لە پاڵ باسکردنی کێشە و گرفتەکانە دیسانەوە کۆمەڵێک بابەت و زانیاری تریشمان بۆ ئامادەکردوون کە هیوادارین جێگەی سوود و ڕەزامەندیەوەی عزیز بێت لە پارێزگای هەڵەبجە پێشانگایە کراوەتەوە کە پێشانگایەکی شێوەکاری وە کاری دەستیە لەوێ بۆ خانمانە با بزانین خانمان لە هەڵەبجە لەو پێشانگایە چ پرۆژەیەکی شێوەکاری و کاری دەستیان کردووە بینەری بێت. دروستکردنی هەماهەنگی و دروستکردنی پەیوەندی لە نێوان ژنانی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان کارێکی جوانە بۆ بەرەو پێشبردننی کارەکانیان و بۆ ئەوەی کە بتوانن هاوکار و تەواوکەری کاری یەکتر بن بۆ دروستکردنی بۆ سوود وەرگرتن لە ئەزمموی یەکتری و زۆرتر ناسینی هەر ناوچە و بە شێواز و دابوونەریت و کللتور و کەلوپەلەکەی کە لەو شوێنە هەیەی و ئیشی پێەکات. سەرەتا خێر بێدی سەر و چەمە کلااوزەڕە وێمە هەورامانی وەشکەر و کلااوزەڕەمە هەن بە لیرێەوە هەنما بە گوڵنگێوە ئیسا ئانە ئەسابێن ئامێنە تا ئیسە ماچی بزانە چند کاتەکەشگەرەکە کاتی فرەشگەرەکە چووکە کلااوەکی کوچێ ڕقەنە چەندی قایمانەشگەرەکەنە تا چنیش شیلانی ئەسلش پێمارمی لیری ئەسلش پێمارمی ترانە چێوەکەم ئاردێنێ چێگە ئەگەر کاتم بوو فرە بنی شوەرە چنونەش بەلایەن کەمەوە یاری 4 ساعتێم گەرەکە هەتا گوڵنگەکان لیکنورە بەشێشا کەرونە وڵی گەرچێ وەشکەر و کلااوزەڕە وەشکەر و گجی کەوا کۆڵوانە یە لە کچارەکە لیرە کڵاوی جیاوازێ ماهەنێ ئیترواتمە چی و خەنە بەندانی ئانی تواتی چی و فۆلکلۆر و هەورامان و ما گەرچێ وەشکەرونە. زۆربەیە تابلوێت من ئەس سەر تابعاتی چێتکەم سروشتی ئەسوسات بینم کو سروشتی نهێنیە کە هەیک و کەسش مەهێشتا ئاشکرا نەکریە جانیە کە سروشتی دا هەی مرۆڤ چ دشتێتی دا نابینیتن هەمی ڕەنگێت تەفێتن سروشتی دایێت هەین و ینی نهێنیە کە تێدا هەی مەدفێتن پڕێکە هونەری پەتر وێ جانیە نیشە خەڵکی بتن. پێڵەن گروپی پولەکەی هەڵەبجە لە چەند خانمێک پێک هاتوین کە کاری دەستی تیاکەین و کارە دەستیەکانیشمان تایبەت نین تەنیا بڵێن جلی کوردیە بەڵکو کاری سوفە پێڵێن شلیلە و دروستکردنی ملوانکە و ئەکسسواراتی ئافرەتانە کۆڵوانەیە جلی کوردیە کڵاوە هەموو بابەتێکی چنینە ینی ئێمە ناتوانین ڕابتیکەین بە شتێکی تایبەتیەوە.
بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازیین کە تا کۆتایی بینەرمان بوون بۆی کە سوودمەند بوون لە تەواوی و بابەتانی کە پێشکەش بە ئێوەی ئازیزمان کرد تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.